سەرۆکی ئەمریکا بەشداری لە کۆبوونەوەی ئەنجومەنی ئابووری داڤۆس دەکات. تورکیا دەیەوێت شەڕی ئەفرین فراوانتر بکات و ئەمریکاش ڕایەکی تری هەیە. هێزی پێشمەرگە و لەشکری عێراق و توێژ لەسەر کردەی لەشکریانەی هاوبەش دەکەن. خۆشهاتنەوە بۆ کورد کۆنێکشنێکی نوێ لە واشنگتنەوە. کورد کۆنێکشن بەرنامەکە دەنگی ئەمریکا لە واشنگتن لە ڕۆژین سێشەم وەینی لە NRTژی تێوەشاندن بە سڵاو و ڕێزین گەرم سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ ئیرۆ عینی ئامادەی جیڤینین یانەیە ئابووریە جیهانی لە داڤۆس دەبا وی گوتارێک دا ڕێبەرین بلند یەن وڵاتین جیهانی و گوت ژمەرە بەرژەوەندیە ئەمریکا لە پێش هەر تشتیە و دەبێ ji وەرەژی وەسا هەزرا وڵاتین خوان بکەن. لەگەڵ گاشتنا سەرۆک ترامپ ji بۆ جیڤینên داڤۆس ئەو بەهێنەک ڕێبەرین وڵاتین دیین جیهانی ڕا کۆم بوو دجیڤینا دەگەل سەرۆکوەزیری ئیسرائیل لاوی گوماندانی سەر ئیمکانە دەستپێکردنا دانوستاندنین ئاشتیە ئیسرائیلی و فلستینیان بەری هینگیژی سەرۆک ترامپ گوتنین کو وی جوداهی دەگەل سەرۆکوەزیرە برێتانیا و سۆزین بەهێزکردنا بازرگانی پشتی بریتانیا بکەفتە ئێکەتیا ئۆروپی بە پرۆپاگەندەیەکە نەڕاست بناف کرد. کۆشکی سپی وردەکاری ئەو پرۆژەیە بڵاو دەکاتەوە کە بە چوارچێوەیەک بۆ دۆسەی کۆچبەری دانراوە و یاسادانەرانی ئەمریکاش دەتوانن پەسەندی بکەن یان ڕەتی بکەنەوە. ئەو پرۆژەیەش تایبەتە بە چارەنووسی 1,800,000 کۆچبەری گەنج کە لە تەمەنی منداڵیدا لەگەڵ کەسوکاریاندا هاتوونەتە ئەمریکا. وەک کۆشکی سپی دەڵێ هێشتاش ڕێگەیەکی دوور و درێژیان لە پێشە تا ببنە هاوڵاتی ئەمریکا. سارا هەکەبی دەمڕاستی کۆشکی سپی دەڵێت لەوانەیە ئەو پرۆسەیە 10 بۆ 12 ساڵ بخایەنێت. وردەکاری ئەم پرۆژەیەش لە ناکاو بڵاوکرایەوە 4 ڕۆژ بەر لە وادەوەی کەدانرابوو. ئەڤە 6 ڕۆژن بمبارانکردن و ئێریشن فڕۆکێن ترکیا لەسەر ئەفرینێ بەردەوامن و راپۆرتجی بەحسا دەهان قوربانین سڤیل دکن ji ئەنجامێ بمبارانکردنێ. پامێرا دەنگی ئەمریکا لە ژێ ناوچەیە بلبلەیە سنووری لە ئەفرینێ بۆ راپۆرتە گەهاندیە. ئەڤە 6 ڕۆژن ناوچەیە بلبلەیە سینووری لە ئەفرینێ ڕاستی ئێریشن دژوارین ئارتێشا ترک تێن. Divan êrîşanda balafir û tang gundan tûbaran dikin û hewl didin deverê desteser bikin. Li hemberê jî şervanên Hesedê li eniyan şev dikin û li kêlekê ciwanên deverê gundên xwe diparêzin. Kemîreya dengê Amerîka derbasî herêmê bû û ji nêzvara û şûpand. Devam dike berdewam dike ew nikane bi bomba bi tayra li me dixe li me dide ew nikane ew jî peyv dibîsin deng tê du 6 roj em li vira berdewamin em nokta xwîn di me de heye em li vira bisekine em nêlin ew çeteyê qirêj di Efrînê kefin zeytûna ji me bibin. Ez gundê Qurnê me ez ji medenî me el kelek hevalet xwe YPG û YPG şikînî me Erdogan qesfê dike gundê me û bolya û şêxur ji morê tupal û gundê kirdû em ji derbê wî natirsin eger çi dibe min avê em gundê xeber nadin em zeytûnê xeber nadin her ber derek zeytûnê em ê şehîdekî bidin dîsa em nadin Erdogan eger dinyê alem li hev kefê em ji axa xwe dernakefin. ام نيلن بوستك بيشي دوري بس اما الفدرين معني مدنيه ام نكنن يرش جنداكن بس الفدري بس مدني ام داس جندا بقرن işe wana gi cema ribsat nifsatike. Artêşa Tirk û bejahî nikarî bû pêşkefe bi tewşankî gund û navçeyên Efrînê bi balafir û mûşekan tûbaran dike. Lewma piraniya şêniyên sivîl ji herêma Sînûr ne 4 mane cih û warên xwe berdin. Newrûz Reşo, dengê Amerîka ji devera navbera gundê Qurnê û baliya Bilbilê. سەرۆکی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا لەگەڵ سەرۆکی تورکیادا نیگەرانی خۆی دەربڕیوە سەبارەت بە هەر وادێ و بەرزبوونەوەی ئاستی توندوتیژیەکان لە ناوچەی ئەفرین لە سووریا. پاش ئەو هێرشانەی لەشکری تورکیا دەستی پێکرد دژی ئەو هێزە کوردیانەی ئەمریکا پشتیوانیان دەکات. کۆشکی سپی دەڵێت داناڵد ترامپ داوای لە ڕەجەب تەیب ئەردۆغان کردووە تا کردە لەشکریەکانی سنووردار بێت. بەڵام پرسیارەکە لەوەدایە ئایا تورکیا ئەو هێرشانەی سنووردار دەبن؟
سەرۆکی تورکیا نیگەرانی هەیە لە ئەگەری یەکگرتنی کوردی تورکیا و سووریا بۆ پێکێنانی کوردستانێکی سربەخۆ. Bugün 7. gününe giren بەردەوام دەبین لە کردە لەشکریەکانی چڵەزەیتون کە ئەمڕۆ لە حوتەم ڕۆژیدایە تا هەموو ئامانجەکانمان دەپێچین. دوای ئەمەش منبج لە تیرۆریستان پاک دەکەینەوە و ناشبێت هیچ کەسێک بەمە نێگران بێت چونکە خاوەنی ڕاستەقینەی منبج ئەو تیرۆریستانە نین بەڵکو برا عەرەبەکانمانن لەوێ. وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا دەخوازێت لەشکری تورکیا خۆی لە قەیران دوور بخاتەوە و سەنگی بخاتە سەر ئامانجی مەودادووری استراتیژی. سەرۆک ئەردۆغان ئێمە لە نیگەرانیە ڕەوا ئاسایشەکانت تێدەگەین و زۆرش لە نزیکەوە پێکەوە کار بۆ ڕەواندنەوەی ئەو نیگەرانیانە دەکەین بەڵام هیواداریشین ئەمانجا استراتیژە درێژخانەکانیش ببینێت وەک ئاشتی لە سووریا و ئەوجا یارمەتیدانی هاوپەیمانەتی دژە داعش تا باشتر ئەو بەشەی سووریا ببینین و هەڵسەنگاندنێکی باشتری ئاسایشانە بکەین. پێدەچێت هەر کاتێکیش ئەنکەرە ئەو بڕیارانە بدا پشتیوانیەکی تەواوی ئەمریکا بەدەست بێنێت. پێم وایە سەرۆک ئەردۆغان ئەو بڕیاران دەدات و ئاستی توندوتیژەکان لە ئەفرین کەم دەکاتەوە هەروەها ڕەوشەکە ئاسایی دەکاتەوە بۆ کاتی پێش هێرشەکان و ئەو بڕیارانەش لەگەڵ پشتیوانیەکی تەواوی ئەمریکادا دەبن. یەکینەکانی پاراستنی گەل کە بەشی سەرەکی هێزەکانی سووریای دیموکراتە سەرکەوتنی گەورەی بەدەستێناوە لە شەڕی دژی داعشدا و توانیویشیەتی کۆنتترۆڵی ئەو ناوچانە بکە کە لە دەست داعش ئازادی کردوون. ترکان و ئەردۆغان و هەبەربەندێوی بدەن ji ber berê ev îmkanê hene kêm ev îmkanê hene hindik me berqas berxweda û em bi serketin hindirî cîhanê de. ئەمریکا پشتیوانی لەشکریانەی هێزەکانی سووریای دیموکراتی کردووە و تورکیاش بەردەوام ناڕزایی هەبووە. ئەوەی بۆ ئێمە بە پلەی یەکەم گرنگە لە سووریادا شکست پێهێنانی داعش و هەروەها ڕێگەگرتن لە ئێران لەوەی پردێکی زەمینی هەبێت یان شوێن پێیەکی تر وەک شوێن پێی حزبوڵڵا لە سووریادا. بەهۆی ئەم شەڕانەوە و بێدەنگی کۆمەڵگەی نێونەتەوەییش زۆرێک لە کوردەکان وها هەز دەکەن جلێزەکانی ڕۆژاوە پشتیان تێکردوون. بە ئامانجگرتنی ئەم ناوچانە بە هەموو مانایەکی وشە کارەساتە ئەرکی کۆمەڵگەی نێونەتەوەییە بێتە ناوە و شتێک بکات. لەوانەیە ڕۆژێک کورد بڵێت ئیتر بەسە ئێمە بۆ ئەوە ناژین ئیش و ئەرکە قورسەکانی جیهان بکەین لەوانەیە کورد بڵێت بۆ ئێمە ئیتر تەواو جاگەر بڵێن ئیتر تەواو ئەو جاچی ڕوودەدات. کاربەدەستانی لەشکری ئەمریکا داوا لە تورکیا و کوردیش دەکەن دەرفەت بۆ دانوستاندن بڕەخسێنن. هاوکات بەرپرسانی کانتۆنی ئەفرین داوا لە دیمەشق دەکەن ئەرکی پاراستنی سەروەری سووریا و هەروەها سنووری سووریا لە ئەستۆ بگرێت. لە ڕۆژە چاشەم سەرۆکی ئەمریکی ڕژدی لێ سەرۆکی تورکیە کرد کو ئۆپراسیۆنن ئارتێشا تورکیا دەڤەرە عەفرینێدا لە سووریا ڤە بەر بکە ji بۆ کێمکردنا زیانان di nav medenîyan da. Karbedestên Yeketiya Ewropî jî daxwaza dawî înana şeran dikin. Digel wê jî peyamnêrîndegî Amerîka li her cihî û li Efrînê jî dibêjin ku nêzîkî 49 birîndar li nexweşxana Efrînê bi tinê hatine dermankirin. Hevdem wezîrê Tenduristiya Tirkiya jî dibêje 14 serbazên Tirkiye û leşkerê azadê Sûrî di şeranda digel hêzên Sûriya Demokrat hatine kuştin 130 jî birîndar bûne. Gelo çima Tirkiye guh nada gaziyên civaka nêf neteweyî Kanî Xulam birêveberê torê zanyariyên Emerîkî Kurdan akin lêre li Washington bi mereyeka Kanî gelkê bixêr hatî. Pisyar ew çima Tirkiya guhê xwe nada daxwazên civaka nêf netewî ji bo ragirtina şeran her çende daxwaz jê têkirin bi navê kêmkirina ziyana di nav medeniyan de. Tirkiye ana silahê xwe ji Xerbê distîne. Em bêjin tankê xwe ji Almanyayê distîne. Teyarê xwe ji Amerîkayê distîne. Amerîkayê jî gotiye şer kêm bike û Almanyayê jî gotiye em ê tanka nedin we. Dinya bi xwe yan em bêjin navnewetewî nerhetin. Naxwazin şerekî dijî Daeş hebû, naxwazin vî şerê kêm bibe. Dixwazin vî şerê zanek û hê neqediye ye. Em bêjin reqa ket. 65 kes ji Kurd û Ereb hatin kuştin. Qet Amerîkî nehatin kuştin. Vaya ji bo yan vî şera ji bo dijî Daişê bû lê ji bo cîhanê bû, ji bo Almanyayê bû, ji bo Fransayê bû, ji bo Amerîkayê bû. Kurd bi xwe dibêjin em me bi hevra şer kir, em dixwazin dostaniyê me dewam bike. Tirkiye bi xwe dost yan berê da endamê NATOyê ye van ba hevaltiya kevne. Lê dîtina me da dünya alem heşyar dibe ku Erdogan diktatör e û Erdogan
باوریا یعنی ام بيجي دنیا خود روزنامه‌وان بتنه حبس دنیا خود گلج کار درخواستیه راسته كاكاني جوا مسألة عفريني هركس وسطي دقها كونها أمريكي جي يعني وصل نقل كي جدينا بهندي كو بيجن تركار راوستن يعني حتى الرادي كي تشافي وان لي ريجي ددنوان أوروبيجي وصع بهمان شوي يعني نابي جوان تمام دبي راوستن دبي فقر دبي نكن يعني هناك سستين هالوستي أمريكا وروش أفادا هاي همبر تركيا بجتناف أفريقيا راست سستی هي امریکا بخو نخوازه آلیکاریا کرده بکه دیجی ترکیه شر بکه و راسته إلى كرد عفرين الكرد العفريني ديجي تركا شر ناكن راسته کرد شر نکرن يعني کرد خواستن دوستانیه وان هبه به ترکیه خواستن تجارت هبه خواستن زیارت هبه اللي اوكي يعني كردي ما باورم ديتنا مدا برخو بدن و في شرا وقت شرا كوباني بردوام به ودنيا عالم هدي عفريني عفريني وقت كوباني او شر بده يجي ببا كوباني جي او يعني برخو بده او كوباني برخدا تسليم لما ستك برخدانا كوباني العفريني بردوام ببالي وديتنا مدا او الدنيا عالم يعني كرد هبي دارن از جي ديتنا مدا ادبي الدنيا هشيار به بيجه لشکره کی 640,000 عسکری وی هيا ودجي 15,000 كرد شر دكه يعني عدالتنا بشرعنا عارفين در دوراوي قرتيه بعد بتاعبجي لشكري امريكي قال كي هنا لور لمن بجي لجهندي لشكري امريكي هنا امريكي حتى نبد ليوانا او بخو زانن في شر نرا شركي راسته بنتاغون بخو بدل كردارايا سروكاتيا امريكا كوشكا سبي او ستيت ديبارتمنت او هناك او كن او دوين لازم ام تركاجي داره بكن او ام كرداجي داره بكن او نابي ديفيجن دبلوماسي لي ديترام دا چقاس بر خودان دام ببه چقاس او لاوروبا او الامريكا او ام فيجن اندامي كونغري اندامي سناتوي او خافتنا تشيكن او فيجن لازم في شرع بسكناندن لازم كردا اليكاريا مكروبو تعيش تنكربون ولازم مالكاريا كردا بكن كاني نهايه كش بيعمل يكون هاجا ما بومبا فاران كرنكي دا يعني ديك الرودانا دا بومباك بنمالك كات يا حافت كسبون شجي هاتنا كشتن يكجي معايا برين دار دو جوانا زاروك هاتنا كشتن هالبتا تبحث دسبيكي بحث عندك الكو امريكا واوروبا جبت تايبت المانيا دي بيجا تركا ام تشاكينا دنوا بتشاكي وانا شردكن بس جبوكو ترك حزركي بكنو شرا وصلين يعني زوزو اوبراسيون خوا داوي بينن انا نا يعني جبخانه تركا مازنا وقت بقرا حتى وبقدا ام فيجن هي امريكا نغوتي ام فيجن سلاحا ندنوا لي اوكا يعني برخدانا عفريني ام فيجن قصد بردوام به او قص قوز ده دسته پارلمانتری آلمان دسته پارلمانتری فرانسیز و انگلیس کو وی شرکی قریجه وی شرکی یعنی جنیه لازم ام اقبكن ام بسكن عندن و شرعي ما مزن جبوا اوروبا شر داعش نكو شر داعش هل امريكا جدي بيجي شر داعش شر يعني مزنا تبيجي اف مسألة شكو دسبيكي وقتي امريكا بحثي هندي كيلكو اوي چند هزار هزا داب مزرين بو باراستنا سنوران وانا تركا قال كي بيعاج بون تبيجي يكشوان اجرا افبا وتركيا تشوك اوبراسيون عفريني ديكا راسته ترك خد بيجن فيايا يا ترك بيجن تركا بريدا تداركي اخو كربوك وبيشاري بكن عفريني جو كردا نرازينه جو قامش لي نرازينه ناخوازن كردين سوريا ستاتوكي وان هبه خوازن وقت بره وقت حافظ الاسد كرد بي دنگ بن بي سروق بن و فيجن و بكورتيجي بازا ثانيه كرجي وصا بهز قالك جي وصا كنكو امريكا دبشوان بردا بجاريجي روسا بيك جاي دبشوان بردا انا امريكا نا ادفيم امريكا دفيجا لويش تعيش هي حتى ترسى امريكا يهبك ودعيش لوي هي امريكا بيشكريا كردابك كاني قلت سباس دس خوش كاني والله بريبا بري توري زانيارين امريكي كردان اكل ليره لواشنطن دقال مابو لبره هالبجاتنين اجتماعيين عراقي جي لمها غولاني بين انجام دان لخلكي موصل دا خوازا باشخستنا وان دكن ودي بيجن باشترا بيشتي وغاراندنا اوارين دفرين وان بكرن
زێدەباری وێژی ئەو ژنوێنەرێن خوا دە پەرلەمانە عێراقیدا نەڕازینە. هەلبژارتنên encûmenên nînerên Iraqê ku biryara di ev sala da bihêne encamdan bûye cihê nîgeraniya xelkê Mosulê ji ber ku ew xwe dibînin ew zerarmendên serekî ne. Xelkê Mosulê wesa bû dengê Amerîka diyar dikin ku niha xizmetguzarî nînin û zorbey awaran nevegeriyane ser malên xwe û karesatên mezin bi serê wan hatîne li ser demê Daeş û heta niha nînerên xelkê Mosulê li Perlemanê Iraqê wek pêdivî xizmet nekiriye. ما ان شارك احنا انتخابات ننتخبهم ام بجداريت هلبجارتنا دا ناكين ام اوان هلبجيرين و سوزات دانما و كريار نينا نوکە ئەم داخوازە لێبورینێ بوو لەشکر و پۆلیسان دکەین بۆچی حتا نەها لێبورین بوو لەشکر و پۆلیسان دەرنەکریە ڕۆژانە سەر فێسبووکێ سوزن لێبورینێ دەدەن لێب جهنەی نایە يعني تنتخب مثل ما فضل اخواني قلت عليه كريار هي اجر هاليكاريا وان كسان بكن جو هاليكاريا خلكي بكن اف خلكي جو خدمت گزاريان للباوان تنيا وكو كهرباء وافي وارزاق بهرا خلكي تنيا حتى نوكا ما تشتك ورنقرتيا جبروي چندي اف كريار هبه وخلق جبرتشينا بمره كون السني ما قدم شيء بالدور القديم بكاتي سنو چه خدمت نكر و خولده بو آنهی خوده و خولده اوی خدمت بکن اندام سنو ده پارلمانت ده چتش پیشکش نکرن بروواج ین شیعه خدمت کرد او گلک پاقش بون او دخوازم پیکاته سنی یا جوا پیک بینه لیه سنی دوی اوج خدمت بکن بو چه ناکن چما آلیکاری خلک موصل ناکن دیسان هاولاتین موصل دیار کن کو اگر پروسیسا هلبجارتنان دست پی بکتن عربن سنه و ضررمندن سرکی بن لهمی دوران جه برکو زور بیوان حتی نها بلگنامن هلبجارتنان درست نکرینو زیده باری رجکا زور آواره نوش برکو دورن وان هاتینه کاول کرن يجيبون نتيجة هزيلة جدا السبب محيط بغداد ماكو أبد أنجامي كي جالك كم بدس خوفيين جبركو جالك دور چول كرينه وكو بيجي وزوربيا ميسليا چول كريه چوا ده أنجاما بدس خوفيين نها اگر تو خلق نبيت روجن بانگشيا برج نسر جاده ده چوا دنگا بدس خوفيين بریاره کو د ای سال ده هلبجارتنین انجمن نینرین عراقی بهنه انجامدان و خلک موصل ی خوزیاره او کسین دهنه هلبجارتن خدمت کار راست و درست بو باجار موصل انجام بدن کاوه عمر دنگ امریکا موصل راپۆرتێکی تایبەت سەبارەت بە هەوڵە هاوبەشەکانی هێزی پێشمەرگەی کوردستان و هەروەها لەشکری عێراق بۆ بەرەنگاربوونەوەی تێرۆر لە ناوچەی گەرمیان. هێزی پێشمەرگە و هێزە عێراقیەکان لە پەیوەندیدان بۆ ئەنجامدانی ئۆپەراسیۆنێکی هاوبەش دژی ئەو هێزە سونیەی لە ناوچەی غەڕەی نزیک خوڕمات و کۆبوونەتەوە و ژمارەیان بە سەروی 500 چەکدار مەزەندە دەکرێت. ئەو هێزە جارێ ناویان دیار نییە بەڕاستی هێزێکی تۆزێک خامزن هەندێک معلوماتی دقیقمان هەیە لە سەریان بەڵام ئەوە نییە باز بکرێت لە ڕاگەاندن لە برۆ ئێمە لە خەتی تەماسین لەگەڵان و حاڵەتەکە حاڵەتێکی ناتەبیعیە هێزەکە ئاڵاکەیان سپیە و وێنەی سەرشێرێکی تێدایە سەرجەمیان چەکداری پاشماوەی داعشن لە دوای 16 ئۆکتۆبەرەوە چوونەتە ناوچەی غەڕەی نزیک خوڕماتوو کە دەکەوێتە نێوان سنووری پێشمەرگە و حەشد ئەمانەی کە بەناوی ئاڵاسپیەکانەوە ئەو سەغرەیان شک بردووە و لە سەروبەندی 16 ئۆکتۆبەری ڕەشاکە ئەوان هێزی پێشمەرگەن و ئێک لە پاشەکشی ئەوانەی کرد لە ناوچە کوردستانەکانی دەرەوە هێم ئەمانە مەسەلەن بۆ نمونە ڕەنگە ئەویان هەڵبژاردە بێ وەکو فەراغێک و وەکو منتقێکی نایی خۆیان تیاڕێخستۆتەوە ئەوانە تێروستانی داعشن هێزەکانی حەشدی شعبی بە وردی چاودێری جمۆجۆڵی ئەو چەکدارە سونانە دەکەن کە ئاڵاکەیان سپیە و بە مەترسی دەزانن بۆ سەر ناوچەکانی سلێمانبەگ و خوڕماتوو و ئامرلی ئەمانە داعشتیایە قاعدەتیایە ئەنسار سونەتیایە بەعسیتیایە ئەمانە هەدەفیان ئەوەیە یعنی تعداکردنە بۆ حکومەت و بۆ ملت ئێستا پێشمەرگە و هێزە عێراقیەکانیش یەکدەنگن لەسەر هێرشکردنە سەر ئەو هێزە سونیە و سەرقاڵی ڕێکەوتنن بەو پێی هێزەکە کەوتونەتە جموجۆڵ و خەڵک دەستگیر دەکەن و خەڵک دەڕفێنن و ئەبێ هەم حکومەتی هەرێمی کوردستان و
هەر شوێنێکەیە بۆ هاوکاریکردن و هەمانگیکردن دژی ئەمانە من پێم وایە کاری لە پێشینەمانە بێمانە بێت پاکردین ئەو منطقەی خۆبەخشە و ئالاسپی هەرچی ماوە يعني خو موضوع كردستان وحدود كردستان نية موضوع منطقة إرهابية داعش ومنازمشي استفادة كل فراغي أمنيكا بين حكومة عراقي بين أقليم هێزە ئاڵاسپیەکە بێئاگانین لە جموجۆڵی پێشمەرگە و حەشدی شعبی لە دژیان بۆیە ئەوانیش کەوتونەتە جموجۆڵ و هێزەکانیان بە دیالە و ناوچە جیاوازەکاندا بڵاوە پێدەکەن نایەنەوێت لەو ناوچەیەدا بمێننەوە و سەرجەم چەکدارەکانیان لە ناو بچن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگایی کەرکووک. 2 هەفتە پاش هێرشە تێرۆرکاریەکانی 11 سپتەمبەر هەڤاڵ محەممەد دەگاتە شاری ئەتلانتا لە ئەستانی جۆرجیا. لەوێ هەڤاڵ ژیان و گوزەرانێکی سەختی دەبێ و شوێنی کارەکەشی بەرامبەر ئەو نەخۆشخانەیە دەبێ کە ئێستا تیایدا یەکێکە لە پسپۆڕەکانی نەخۆشیەکانی دڵ. لە زانینگەها ئەمری یا ویلایەتە جۆرجیا هەڤاڵ محەممەد گولی خەونە خۆپێک ئانیە و بویە تختۆرێ دل وی ئەف بوار هەلبژار داکارە بە بە ئاواکی ڕاستە ڕاست سوودێ بگینە جڤاکە خوا. پرسێشکیش خەڵک و هەڤالێتە یەک ناسکێنە پێر نەخۆشیە دل پێرە هەیە. وقتی از طالب بووم دیت گەلک خەڵکی حوالیمە مەسەن وقتی ئەمەرجنسی ڕوم هات و ئەدبرم بوو نەخۆشیە دل بوون. بۆ لە متخواستە شتێکی بخۆینێم ئەسکارم گەلک عالەمێژی ئاریکار بکەم ساعدێ نمشی سۆ بۆلۆژی از اختیاراتم ئەمەریژی از تحاولیم فیشی از بخۆینم از وەگەرم منطقی بەسەنەی جەموە مستوصف نين مستشفى نين از بوارە بشغل نجی. لەوێ خواردنگەها عەرەبی هەڤال فراخ و عرض پاقش دەکردن ji بۆ دابینکردنا پێویستیên xwe û malbata xwe ye ku di destpêka hatina Amerîkada rastî gelek zehmetiyan hatin. gelekî zehmet bixtî em her sê heyvê ewil em hatin salekî jî gelekî zehmet bû. Lano bavê heval nexweş ket Hemed Emrî 14 sal bû heval hevde bû yani û piştî sê heyve got mesaadat nîn divûn bişixulin. تاريخ ما والله الحمد لله هناك هاتن آري يعني يردمي ما كرن شغلك مرديت هفال شغولي الحمد لله باشو بس الأهم شيء مستقبل متقوت هفالو بحمد التشتكي جو أنا خوازم تشتي مع حموم السوري هيش أم تخوازن بس ونخون ناخبك نتني آليكاريا مالباتا خواه هفال هروها آليكاريا پنابر نوين در دور خودكه وك مالباتا طاها كج باجار قامش لو هاتنه قلكي آريا كاريا ما كرقو نجويبان حالي متنبو فترة أول حتى هاجي آري كاريامتكي روجين يكشمان هوال بي برامبر لناوندك تندرستيا باجاروكي خوا نخوشان درماندكه اختي ام هاتن فيرديان بافي من جمع انشورنس تيم بو ونكاري هاجم دكتور واف كلينيكال فير خصوصا اف وقت بيجي 9 كيلومتر دوري خانيه ما اختي هاتن فيرلاجه اختي فيرتيم وقت ستيم تحسم تيم وقت اهلي خد ساعد يعني وكان يكني ديان بافي 200 فير اختي بري جمع انشورنس تيم بو با وکی چالاکدار هوال میوین کاری خوی بسالان ایرو لناورا مال آلیکاریا خلکه و زانینگه امری پاروردیکه دکتر هوال دبیجه 10 سالان به تمامی پیرا درش کر حتی که کار بو جه سلوی جادهی جه کله لخوارنگه کار دکر بگی هور زانینگه امری کن حال پزشک دله گاوین گرام بون لی سرکفتی بون جه باجار اتلانتای ولایت جورجیا صالح دمیجر دنگ امریکا و هر سال نزدیکی 5 میلیون کسان لسرانسری جیهانی مارگستی دبن بتر جسد هزاران دمرن او اکوتیر رزگار کرن هلبت به درمانی لدیجی جهری ساخت دبن لوان ناسکرین رنگی ماری بمرووی ودتن گرنگا جبو ناسکرین رنگی درمانی چرا سرکرنی لدانمارکی جی هنک تکنیک نوهاتن ودیتن جبو رزگار کرنا او مرووین مارگستی دبن ئەvە ئاڵاوێکی سادە یا جەرباندنا ژەهرەیە گو ئەم لە دەرڤە بکارتینین گو ji سەنتەرفیوز û telefûneka zîrek pêk dێت. Ev bîroge ji bo yekiyek û xurikên Soryên xwênê ji hev cuda bikin. Yekem car bi rêka boriyên Eppendorf ku dikevne vêrê û paşî bosî çirkeyan bixeyne di nav enkübêterê. Pişra têne derê û dixeyne nav korkên normal ku têne şirovekirin. Bi rêka vê spektrofotometer ku nek hevrekiya telefonên zîrek dike lê harîkara bo vedîtina encaman. Her marek jehrî jehreka taybet heye ku mînaka protoînek ciyawaz tê de ye. Dema tu wê cora proteînê bizanî, tu wê bizanî çi mare. So the new thing is that tiştê nû ewa ku me gelek protînên biçûkên jehra mara ceribandine û me dît ku protîna di nav jehra her marekî ciyawaz e û
و ئەم دەکارین بزانین کو چ جوورە مارێکی بە نەخۆشی ڤەدایە. باشی بە کامیرا تەلەفۆنە خۆیان زیرەک لە ژەهرێ بنێرە. دێ دیار بکە کا چ جوورە مارە. ئەف ژی وێ هاریکاریە دکتۆران بگە داگ و لەزگینتر ژیانە نەخۆشان ڕزگار بکەن. گەرج بوو ژەهرا مارên تایبەت dijە ژەهران و یان yên heyî bikarbînî rengene gelek karîger bin. Lê ew bi awayekî berfir hev beramberî çendan yan gelek cûran karîger e. Karê vê tîmê dikare her sal harîkariya nêzîkî 5 milyon kesan bige ku mar bi wan vedidin. Ku 100,000 kes pê dimirin û 400,000 kes jî endamê leşên wan têne birîn. Ev tîme hewl didit ku hin guhorînan dijî jehramaran bike ku ew lehîtir be. Van her sê salên borî me bal dane ser guhorîna dermanê heyî dijî bakteriyan ku dikare jehra marên ciyawaz digel dije bakteriyan nav leşê mirovî da bikuje. û sûdên vê yekî jî ew in ku dikarin rêkê li hember xirabbûna encamên jehrê di nava leşê mirovî da bigirin. Rêxistina saxlemiya cîhanî, xaça sor û doktorên bêsinûr hemiya bala xwe kişandîne ser vî alavê nû û programan yê ceribandina jehramaran. کۆشکی سپی داوای وەرگرتنێکی کاتیانەی تابلۆیەکی ڤانگۆی کردووە لە مۆزەخانەی گۆگنهایم لە شاری نیویۆرک. بەڵام مۆزەخانەکە ئەو داوایی ڕەت کردەوە. سەرۆک داناڵد ترامپ و میلانیا خانمی یەکەمی ئەمریکا ئەو داوایان لە مۆزەخانەکە کردبوو تا تابلۆی دیمەنی بەفری ڤانگۆیان بدەنێ. بەڵام مۆزەخانەکە دەڵێ ئەوە هیچ بەشێک نییە لە ئەرکی مۆزەخانەکە. و پەیامێ ku dezgehên medyayê belav dikir ku navdara Emerîkî Oprah Winfrey dêxwa ji bo serokatiya Koşka Spî li 2020 kandîd bike êdî rawestiyane. Oprah gota govara InStyle berêkanî ji bo serokatiyê ne di DNAya wê de ye. Wê got jî ew qet bala min nakişîne ez gelek dûrî wî karî me. Guman li ser ku akter û bêjera televîzyonê ya 63 salî دوێ xwe kandîd bike ji bo serokatî derketin piştî gotara wê li Golden Globe ji li dijî ferq û cidahiyê û herrazkirinên seksî. Lê çendên tundaya bername Kurt Connection. Xuda hafiz. Her şad.